ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵم میوانداری خاتوو ڕێزان نادرمان کردو کە بە ڕێزیان توێژێری دەرونین. خاتوو ڕێزان زۆر بەخێر زۆر سپاسمان دەکەم و بەیانی هەموو لایەکیش باش. زۆر بەخێر بێت سەرچاوان. سەرەتا پێمان بڵێ سەرزەنشتکردن یاخود ئەوەی کە لەناو خۆمانە زۆر باوە پێڵین لۆمەکردن مەبەستمان لێ چییە؟ بەڵێ لۆمەکردن ئێمە هەمیشە وشەیەکە وەکو چەککاری ئەەکەین بۆ بەرامبەرەکەمان. مەرج نییە ئێمە کەسەکە یەکسەر بەرامبەرەکەمان فیشێکێکی پێ بنین و بیکوژین، بەڵام بە وشەیەک ئەی هاویژین لە ڕووی دەرونیەوە ئەو نە ئەی خەین هەتا نەتوانێت بەرز بێتەوە لەسەر ئەژنەکانی خۆی بۆستێ. اینجا ئەمە هەمیشە لە ناو هەموو کولتورێکە ئەبینرێت، بەڵام لە کۆمەلگای ئێمە زیاتر ئەیە لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا. ئێمە لەبەر ئەوەی لە ناو پەروەردەمانە ئیشمان زۆر لەسەر نەکردووە هەتا ئێستا، بۆیە گرنگە لە وڵاتانی ڕۆژاوا چەندەها ساڵە کار لەسەر ئەمە ئەکەن، چونکە لە ڕووی دەرونی و مرۆڤ نابێ بنینار بکرێن. بۆ چونکە تۆ قۆناغێکە هەیە کە قۆناغی مناڵی پێ ئەڵێن لە 3 ساڵی و هەتا 5 ساڵی ئەو قۆناغە زۆر گرنگە بۆ مناڵ کە دروستبوونی بوونێتی خۆی دروست ئەکات. ئێمە ئەگەر بێت و ئەوە لۆمەی بکەین و وشە قورسەکانی بۆ بەکار بێنین تووشی چی ئەەکەین؟ تووشی بێ متمانەی ئەەکەین، تووشی بۆ کەسیقە بەخۆبوونی نییە، ئازانیە لە شتەکانە، بوێر نییە لە شتەکانی خوا لە گەورە بوونا. کاتێک کە مناڵە بێت ئەو نەدایک و باوەک خاسم بە تایبەت چکە قۆناغی ئێمە لە خێزانەوە دەست پێ ئەکا ئەنجاینە ناو بەشە پەروەردەیەکانی کە خێزانەکە ئەو لۆمەی ئەکات تۆ مناڵێکی زیرەگنی، تۆ مناڵێکی باشنی، تۆ مناڵێکی هەمیشە زۆر هاری. ئیتر وشە قورسەکان بەم مناڵە ئەوترێ ئەم مناڵت چی لێ؟ مناڵێکی ترسنۆکە، مناڵێکە سیقە بەخۆبوونی نییە، مناڵێکە هەمیشە ترسی هەیە، پەیوەندی کۆمەڵایەتی سستە بێت، پەیوەندی دروست ناکات. ئێمە چینە ماڵێک گەڵێن ئەو مناڵەتان بۆ تێکەڵاو نابێ، وەڵا هەمیشە وایە. ئەخر هەمیشە مناڵوان نییە، تۆ بە دواتچوونی بۆ بکە بۆچی ئەمە وای لێ هاتووە. ئەزانی دەدەقە لە ماڵەکە بیگوێ لێ بێت ئەو نە وشەی قورس بم مناڵە کارێکرێ، مناڵەکە وردە بچووکتریژە بێتەوە لەو حەجمەی کە خۆی هێتی، تەنانەت چێتە پشت کورسیەکەوە ناوێرێ بێتە پێشەوە. بەڵێ چونکە بۆ ئەمە ئەزانێ بێتە پێشەوە، وەکو مناڵێک نییە کە سێقەی بەخۆی هەیە و هێتە پێشەوە لەگەڵ خەڵکە بەخێر بێن ئیمڕۆ تۆ باشی بەڵێ من باشم. بۆ ئەمە دایک و باوکەکە وای لێ کردووە کە متمانەیەکی بەخۆی هەبێ، بەس بەداخەوە لە لای ئێمە زۆر وشەی قورس بۆ ئەم مناڵانە کارەکرێت. چونکە قۆناغەکانیش ئێمە ئەبێ بیری لێ بکەینەوە. لە قۆناغی یەکەمی کە دروستبوونی وتم 3 بۆ 5 ئەوە دروستبوونی بناغی مناڵە لەوێ کە ئێمە ئەبێ ئیشی زۆر لەسەرکەین، بیرمانە چێ دایک و باوکەکان و بەشە پەروەردەیەکان. ئێمە ئەبێ هەمیشە ئەو وشانە دوورخەینەوە، کاری نەکەین، چونکە بەڕاستی ئەو مناڵە شەو هەیە خەوی لێ ناکەوێت، هەتا بەیانی ئەتلێتەوە بۆ وشەیەوە، بەس تۆ نازانی بۆچی خەوی لێ نەکەوتووە ئیمشەو. بەیانی هەڵەسێ دەڵێ من ئازاری سگێشەم هەیە، وەزعم باش نییە، تۆ تێناگەی بۆچی؟ بەس کە ئەچی تۆ بەدوایە تۆ دوێن یەک وشێونە قورسە پێوتووە هەموو شەوەکە ئەو مناڵە خەوی لێ نەکەوتووە، چونکە ئەمە ئازارە بۆ ئەو مناڵە. خاتوو ڕێزان زۆر وشە هەیە، ینی دەستەواژە هەیە لە کوردەواری خۆمانە بەڕاستی لێ کۆڵینەوەی لێ بکەی زۆر جوانە، ئەنیڵە شوێنی چاقۆ چاکە بێتەوە بە شوێنی قسە چاناگەڕاست، ینی وا برینارەکری بۆ تەمەن لەگەڵتایە، ئەنجاوەرە ئەم بریناری لە مناڵیا بکرێ، ینی بۆ هەتا تەمەن تا ئەگەر بە خۆشیش بوو بێ هەرجاری کە باسیەکەیتەوە ئەڵێ لەو کاتەیە وا بە من و یا لەو کاتەیە تۆ بە منەوت. ئێستا بە بابەتێکەیە مناڵی ئێستەمان، ینی ئێستا بوو باسی 3 بۆ 5 کرد، ماشەڵڵا مناڵی ئێستا زۆر گەورن وەک لە مناڵی جیاوان جاران، یعنی تەمەنی 10 ساڵە ماشەڵڵای لێ بە لە ئێمە بەرزترە، لە ئێمە بەخۆترە. بەڵام سێرەکەی زۆر جار بە کۆمەڵی وشە ئەم مناڵە یعنی وای لێەکەن لۆمەیەکیەکەن زەردەنشتێکیەکەن ئەشکێت، یعنی تە جایکە نەقسەکان نەتاقەت ئێمەنیتە چ کچ بێ چ کوڕ بێ، جارە تۆزێ بۆ کەس قورسترە پێڵێ تۆ لوتت وایە، تۆ قاچت وایە، تۆ مەڵسوکەوتت وایە، تۆ بە قەرف بە ئاژەڵ تەشبیهیەکە. ئەگەر ئەمانە بەردەوام بڵێت بوتێتەوە بەم مناڵە، ئایا کاریگەری چی زیاتر بەجێ هێڵێ؟ دابڕانی خێزانیە یاخو کۆمەڵی نەخۆشی دەرونیە بۆ نەگۆشە گیریەکە خەمۆچیەکە، یان زۆر مناڵێ ئەڵێ قسە ناکات، زۆر مناڵێ لە مەکتەب مامۆساکەی تەلەفۆنەکاڵێ هیچ باش نییە لەوانەکانی کە هەموو شێگەڕێیتەوە ئەو قسەیە کە تۆ پێ گوتووە. ڕاست چۆن ئەم لێ کۆتانەکەم بکەینەوە؟ ئێمە کە ئەڵەم 3 بۆ 5 ساڵ لەو کاتەیە ئیتر بیرکردنەوەی هەیە پرسیار لا خۆی دروستەکە، چکە ڕۆژانە مناڵ 420 پرسیاری هەیە
ڕۆژانە تۆ ئەم 420 پرسیارە ڕۆژانە کە تۆ نتوانی وەڵامی ئەم هەموو گفتوگۆ و پرسیارەی لەگەڵا بکەی ئەجا وەرە لۆمەشی بکەی لەگەڵیان ئەمە ئەبێت چی دەرچێت لە مێشکەیە ئەبێت چەند جاڵێک لە ناو مێشکی ئەم مناڵەیە هەبێت چی لەگەڵ خودی خۆی بکە ئەمە تەنهایە ئەنجا لەو عمرەیە لە 3 بۆ 5 ساڵی تەنها ئەمێنێتەوە چونکە هیچ کەسێک نییە کە بتوانێت گفتوگۆکانی لەگەڵا بکات چکەم پرسیاری زۆرە چی بەسەریەت تەنها ئەبێت کە تەنها ئەبێت تووشی دوو حاڵەتی زۆر گەورەی ئەکا لە ڕووی دەرونی و بێدەنگی ئەکات بێدەنگە بێ هیچ وشەیەک ناڵێ هیچ پەیوەندیەک ناکە زۆر جار دایک و باوکەکە ئەترسێ دەڵێم مناڵە لەوە ئەچێ نەتوانێت قسە بکە ئیتر نەتوانێت وشەیەکی کە بڵێتەوە یعنی ترسیانەی بن بۆ لای دکتۆرە لە با مناڵی ئێمە قسە ناکات هیچ وتەیەکی نیە هیچ ڕستەیەکی نییە جاری واش هەیە حاڵەتەکەی کە حاڵەتێکی دەرونی تووشە بێ نەخۆشیێکی دەرونی هەیە کە خەمۆکێکی وەختی پێ ئەڵێن ئێمە لەو عمرەیە بەس ئەگەر تەمەنەکە هەر بەردەوام بین لەسەر ئەو زەرنشتەی مناڵە خەمۆکە درێژە خیانەکەی لەگەڵا توش ئەبێ لە مناڵیەوە کاتێک گەزانی لە تەمەنی هەرزەکاریە لە 12 و 13 ساڵیە ئەم مناڵە ئەو نشکێنراوەتەوە ئەو نەخۆشە دەروونەکە خەمۆکیەکە زاڵ بۆ درێژخایان بۆ لەگەڵیا ئیتر تەواو لەو عمرەیە ئەپچڕێ لە کۆمەڵگە تەواو باشەکەواتە چەندە گرنگە خات و ڕێزامە بوو لە قسەکەشم پێ بڕیت هەر لەو تەمەنە مناڵیەوە تۆ بۆ نمونە کار لەسەر هێورکردنەوەی دەرونی ئەم مناڵە بی بۆ نمونە ئەگەر قسەیەکی نەشیاو یاخود ترسێنراوێ مناڵە نمونەیەکی دیار هەیە پیان و تەموتیان لە یەکێک لە باخچەکانە پێشتر منداڵێک قسەی کردو زۆر هار بووە مامۆستاکە پێی وتۆ توێتی قسە بکەی زمانتە بڕم ئیتر ئەم ترسەکە لە دڵی ئەم مناڵەیە دروست بۆ تەنانەت کە گەیشتۆتە قوتابخانەش ئەم مناڵە قسەی نەکردووە بانکراون خێزانەکەی بانکراون توانە ئەم مناڵە بۆ قسە ناکاڵە هی سەردەمی ڕەوزەیەتی کە مامۆستاکە بۆ شێوازی پێوتۆ کەواتە ئەگەر بێت و لە تەمەنێکی مناڵیەوە کار لەسەر هێورکردنەوەی دەرونی بکرێت ئەشێت ئەمە بێتەوە بۆ مناڵێکی ئاسایی دواتر ئێمە بۆیە گرنگە لەو قۆناغەوە کە دەست پێ ئەەکەین پێش ئەوەی بگاتە هەرزەکاری ئێمە ئەبێ ئیشەکان و چارەسەرەکانی بکەین بەڵام ئەبێ ئێمە بەڕاستی لە میدیاکانەوە لە پەروەردەوە لەمانۆ ئیش بۆەوە بکەین چۆن وشەکانمان کارکەینەوە ئێمە وشەی نەگەتیفمان زۆر زۆرە لە ناوڕستەی کوردیمانە بەداخەوە وشە جوانەکانمان زۆر کەمە یعنی ناتوانین یعنی بەرجەستەیەکەین لەگەڵ مناڵمانە بۆیە ئەمە کاریگەرێکی زۆر قورسی هەیە بۆ دایک و باوکەکە من گلەی ناکەم فێر نەبووکراون چونکە کە فێر بوو ئەزانێت چی کار ئەکا بۆ ئەو مناڵە بەداخەوە مامۆساکانیشمان یعنی ئەبێت دەرزێکیان هەبێ لە ناو قۆناغی ئەوەی کە دەرز ئەخوێنن فێریان بکەن چۆن ڕستە و وشە کارکەن ئەمە زۆر گرنگە بۆ مامۆستاکانیشمان چونکە ئێمە ئەگەر فێر نەبینە وشانە تەرەکەین بەڕاستی فێر نابین بۆ مناڵەکانیش کاریکەین کەواتە ئێمەین کە سەبەبی ئەوەی وا لە مناڵەکان ئەەکەین تووشی ئەم حاڵەتانە ببن ئێمە ئەبێ کار زیاتر بۆ ئەمانە بکەین چونکە پێ دەڵم دوو قۆناغە کە قۆناغی مناڵی قۆناغی هەرزەکاری کە چۆ قۆناغی هەرزەکاریەوە قورستر ئەبێ بۆی کە ئیشی تیا بکەین ئەو کاتە گوێگرتنی کەمە گوێگرتنی لە دوای 12 ساڵێتی گوێگرتن نامێنێت ئەبێ هاوڕێبی لەگەڵیان ئەو تربێتی کە ئێمە باسیەکەین لە قۆناغی هەتا 12 ساڵی ئەتوانی کە پێڵی نەسیحەت کرد نامێنێت ئەوەستێ ئینجا ئەبێ بە هاوڕێتی لەگەڵیا کارکەیت و ئیشکەی ئەوسا ئیشەکە و زۆر بۆ قورسە بێ بۆ چونکە لەو کاتێ هەرزەکارە ئەبێ ڕەفیق پێیاکە ئەبێ قۆناغی خوێنن ئەچێ بەرەو پێشەوە ئەم هاوڕێی نییە قۆناغی بەرەو دەرەجەی کە دایک و باوک دڵی پێخۆشە ناتوانێت دەرەجە بێنێ قۆناغێکی کەی کە توژە بێت ئەبێ لەو لەوانەیە کە ئەبێت چوار دەورەکانی بناسێت ناتوانێت خەڵک بناسێت کەواتە چی لێیەت ئەم کەسایەتێک کەسایەتێکی تەنهای بێهێزی بێدەسەڵات کە توانای هیچ وشەیەکی نییە هەچی شتێکی پێڵە ئەڵێ بەسەر چاو یعنی ناتوانێت گفتوگۆ بکە یعنی ئێستا مناڵمان هەیە لە عمری 13 ساڵ 14 ساڵ ئەڵێ ئەمە بە شەریکەیەک بەرێ بەڕێوە چکە ئەو نەتواناکەی زۆرە بۆ چکە ئەو دایک و باوکە فێریان کردووە چۆن سێقە بەخۆبوونی هەیە چۆن ئازایە بتوانێت بوێرە لەگە بەرامبەرەکەی گفتوگۆ بکە چۆن ئەتوانێت مافەکانی خۆی بسێنێ چۆن دەتوانێت سنوور بۆ چواردەوری دابنێ بەس ئەم مناڵانەی کە لۆمەکراون لە مناڵیەوە بەداخەوە مناڵێکی زۆر قورس دەرئەچن لە گەورە بوونا کەواتەمە دوو جۆرن ئەو جۆرەیان کە
ئاوازیرەکە ژینگەیەکی خێزانی زۆر باشی پەروەردەیان ئامادە کردو بۆ مناڵانی بناغەیەکی باشیان داناوە بەس ئەمەیکەیان ئەگەر لە خێزانەکە دایک و باوکەکە نەیزانی بێ یەتە سیستەمی پەروەردەوە یەتە لای ڕەوزەی لایتە لە مامۆسای بەڕێزی لایەوە ئێوە شتەکە ئەزانن جارێکی تر ئەتوانین ئەگەر ئاوا لۆمە کرابێ هەمە هەنجێک دروستکەین چکە من بەڕاستی خۆم بەرکەوتن زۆر جار هەبووە لەسەرم بابەتانی لەناو خوێندنگاکانە کە مامۆسایەتیم کردووە مامۆسای پۆل یەک زۆر ئەستیارە یعنی هەموو شتێک ئەزانێ کە یوت یەکەم ڕۆژ ئەم مناڵە هاتە پۆلۆ دانیش پێناسی خێزانەکەی خۆیەکە لە هەڵسوکەوتیان لە جلوبەرجیان لە جوابانەوەیە لە بەڵێو نەخێریان لە ڕاکردنیە لە لێدانی مناڵترە ئەگەر ئەسمان کرد مناڵی ئاوا لۆمە کرابوو ئەم شێوازە ڕەفتاری وەرگرتە بوو هەماهەنگی لە پەروەردە توانێت بچێتەوە بۆ خێزان و تۆزێ مناڵەکە بێنینەوە سەر ژیانی یاسایی ئەی بەدڵنیایی ئەوە گەورەترین هەل لە بۆ مناڵ کە ئەڕەخسێ ئەگەر دایک و باوکەکەش هەجاری وا هەیە هەموو دایک و باوکی مناڵی خۆی خۆشەوێت شتێک نییە نایۆنی کە بڵێن خۆشی نایە بەس نازانێت چۆن مامەڵەی لەگەڵا بکە ئەمە کاریگەریەکەیە عەتفەکە زیاترە اینجا چی ئەەکەیەتە قۆناغی قوتابخانە لە قوتابخانە ئەو مامۆسایانی کە ئەزمونیان زۆرە لەگەڵ مناڵە بەڕاستی زۆر ئیسفادە ئەکات دایک و باوکەکە بانگەکان پەیوەندێک دروستەکەن لەگەڵ یەکە دەفتەرێکە بێت لەگەڵ هەردوو لایەنە دایک و باوکەکە دەفتەرەکە ڕۆژانە باسی ئەم وەزعیەتی مناڵە ئەکا لە پۆلدا چۆنە دایک و باوکەکە وا لێکا بە دواچوونەکەن بۆ شتەکانی مناڵەکانی خۆیان کە بەرەو چارەسەر بڕوات لەبەرەوەمە زۆر گرنگە کە مامۆستا هاتە ئەو قۆناغەوە تێبینی لەسەر ئەو مناڵە بکە بزانە بەشدارە بێ لەگە مناڵە بزانە گفتوگۆکە لە کلاسە ئایا دەرزەکانی ڕۆژانە ئامادە ئەکا کە چێتۆ بۆ قوتابخانە جلوبەرگ و خۆگۆڕینەکەی چۆنە ئەمە زۆر گرنگە چکە ئەو مناڵانەی کە دایمە لۆمە ئەکرێن چۆنە جلوبەر گوێ نایەتێ قژوشتی ئەسڵەن گوێ نایەتێ بەیانی چۆنە ڕابۆدەوە چکۆڵە من کەسایەتی کەونە بەهێزم نیە هەتا خۆم دەرخەم لەبەرەوە مامۆسایەکسە ملاحەزەیەکە کە یەک هەفتە ئەم مناڵە عینەن جلوبەرگی لەبەرا بوو سەر و قژی چا نەکردبوو ئامادە نەبوو خەواڵ و بوو دایمە سەری لەسەر ڕەحلەکە بوو یان لەسەر مێزەکە ئەمە ئەبێ ئەم مامۆسایە ئیتر چاوی بخاتە سەر و بە دواچوونی شتەکانی بۆ بکات چکە ئەم مناڵە بزانە هۆکانیەکانی چییە زۆر باشە خات و ڕێزان بگومان هەموو مناڵێک هەر کارێک کە ئەنجامەیە مەرج نییە کە کارەکەی دروست بێت بۆ نمونە دایک و باوکیش مافی خۆیانە کە مناڵەکەیان بخەنە سەر ڕێگەی ڕاست و کارە دروستەکان ئەنجام بن بەڵام لە کورداواری خۆشمانە قسەیەکە یا لە بە قسەی خۆشمار لە کونێنیتە دەرەوە ئێمە چۆن بتوانین ئەو زمانە خۆشە ئەو زمانە شیرینە بدۆزینەوە لەگەڵ مناڵەکانمانە لەبری ئەوەی کە زەرزەنشتی کەین و لۆمەیکەین بتوانین بە وشە جوانەکان بە قسە خۆشەکان مناڵەکەم لەبری ئەوەی کە بەلاڕەیە برم بهێنمە سەر ڕێگا ڕاستەکە ڕاستە ئێمە بۆیە ئەڵم لە قۆناغەکان نایتر بزانین چۆن مامەڵی لەگەڵم دوو قۆناغەیە ئەەکەین ئێمە کە کارێکە کات لە باتێ بڵێ کارەکەت خراپە بڵێ کارێکی زۆر باشە کرد بە جارێکی کە ئەتوانی زۆر باشتری بکەینەوە ئەمە ئەتوانین یعنی تۆ لێرە ڕێگاکە یەکسەر ئاسان کرد بۆی نەرلی تووڕە نەبووی شتێک لە مناڵە زۆر ئەترسێت تووڕەبوونە کە تۆ هەچ کارێکی کرد و هەموو شتێک تووڕەبوون بۆ ئەنجاممە ئەو مناڵە ئیتر هیچ شتێک تاقی ناکاتەوە مناڵش بەچی زیرەگە بێت بە تاقیکردنەوەی شت بەس کە تۆ نەوهێشت هەر ترسا هیچی نەکرد هیچ فێر نابێت لەبەرەوە کە هەڵەیەک ئەکا بڵە قیناکە ئاساییە ئەم جارم هەڵەیەوە کرد جارێکی کە بە شێوازێکی کە دووبارەی ناکەینەوە ڕێگایەکی پیشانبە ئاوە مەسەلەن بۆ مەسەلەن تۆ فێری ABCD ئەەکەی بۆ نمونە یان فێری کوردی ئەەکەی لە ئەلفەبێت و شتەکانمانە قیناکە نازانێت بنووسێ نازانێت لەسەر خەتەکان تۆ وەکو دایک و باوک ئەوە تووڕە مەبە خۆت جارە خۆت ئارام کەرەوە ئیش لەسەر خۆت بکە اینجا لەسەر مناڵەکە بکەم کێشە مناڵەکە نییە کێشە خودی دایک و باوکەکەیە بێ ئارامە تەحملمان نییە هەچی شتە تووڕ و هەڵچوونمان هەیە مادوێتی خۆمان هەمووی بەسەر ئەو مناڵە داماوە ئەڕژین کەسێک نییە خۆی ئارام کاتەوە پێش هەموو شتێ من دایمە ئەڵم کە بووین بە دایک ئەبێ ئیش لەسەر خۆمان بکەین ئیش لەسەر مناڵەکە نابێ بکەیت هیچ مناڵێک تاوانبار نییە لەوەی کە توی هێنیتە دنیا و هەڵی هەبێت هەڵەکانین خۆمانین کە فێری ئەەکەین لەبەرەوە کە مەسەلەن چێتە قوتابخانە فێری ئەی حرفی ئەیەکەین ئەبێت تۆ فێریکەی بە چەند نقطە
ئەم خەتانە ڕائەکێشێت بۆ ئەوەی هەتا لەسەر دەفتەرەکە خەتەکە جوان دەرچێت نقطەکانی تۆیە کە ئەتوانێت ئەو مناڵە ڕێککاتەوە مناڵە زیرەک بێ ئەو مناڵە فێر ببێت چونکە ئیشی دایک و باوکە زۆر باشە دەستە خۆش بە خاتۆ ڕێزان سوپاس بۆ زۆر هیوادارین تۆین بۆ شێوازە مامەڵە لەگەڵ مناڵەکانمانە بکەین بۆی کە دەرونیان نە ئارام نەکەینەوە دووبارە سوپاس بە بەڕێزستان